سڵاو هەڵبەت بەر لەوەی باسی دیاردەیەم جاری بەرنامەکەم بکەم باز لەوەکەم لە سەرەتاکانی کۆرۆنایە هەر خۆمان بەرنمەیەکمان دروست کرد لەسەرەوەی کە موبالەغە و قسەی زیاد لە پێویست و زانیاری زیاد لە پێویست ئەیرا لەسەر خۆ پارێزەکانی کۆرۆنا بەشێک لە زیادەڕۆیی کە لەو کاتەکرا بوو بۆ دیاردە و بەشێکی ئەو زیادەڕەویەش بووە بە بەشێک لە بێمتمانەی ئێستای بەشێک لە خەڵکە هەتا ئەم دەقێش پێی وایە کۆرۆنا فشەیە بەڵام شەپۆلی دووەمی کۆرۆنا هاتنەوەی کۆرۆنا بۆمان وای لێکردین کە لە هەوای دەریشەوە ناچارمان کا لە پێناوی بەردەوامی ژیانە کە مامە بەستین بەشێکی زۆر لە دەروون ناسەکانی دنیا پیان وایە هەج ڕووداوێت کە ڕوایەت بە دوو قۆناغی گرنگا ڕوایەت قۆناغی یەکەمیان مرۆڤەکان بە سەیریەکەن و لەو قۆناغا شیکردنەوە ئاکرێت لەو قۆناغا وەڵامی پرسیارە ئیرێتەوە لەو قۆناغا باسی ڕووداوەکە ئەکرێ بەڵام قۆناغی دووەم کە ئێستا پێم وایە بەشێکی زۆری هاوڵاتیانی کوردستان تیان ئەو قۆناغەیەکەی تر قۆناغی تێڕامان و شۆک بوونمانە بەڕاستی چکە بەڕاستی تر ڕۆژانە ئازیزەکانمان لێڕوە ڕۆژانە کەسایەتەکانمان لێڕوە ڕۆژانە سۆشیال میدیاکەینەوە کەم جارە بینین کە ئازیزی کەسێک نەڕۆشت بێ بە تایبەت لە کوردستانە کە شارەکانمان وەکو پێویست گەورە نیە و بەمەرجێک تێزانین قسەکە ئەوەیە سەرباری کۆرۆنا و سەرباری ئەو ئافاتە گەورەی کە بەسەر زەویە هاتووە ئێمە خۆشمان لە کوردستانە دایان ئافاتی ترمان بەسەر هاتووە قسەکە ئەوەیە و بەرنامەکەشمان لەسەر ئەوەیە کە ئایا ئەم ئەساب گەرمیەی ئێمە ئایا ئەم تونگ و تیژەی ئێمە ئایا ئەم تونگ بیرکردنەوەی ئێمە سروشتی خۆمانە یان هۆکارەکانی وەکو کۆرۆنا و نمونونەکانێتی ینی پرسیارە پێ دوایە مرۆڤ تەنها بتوانێت لەسەر یاریەکی کۆنکەن لەسەر فۆلایتێک لەسەر کۆمەڵی ڕووداوی بچووک دەسی بچێتە کوشتن و چەند کەسێک بکوژێ ئەگەر هۆکاری تر لە پشتیەوە نەبێ ئەگەر تاچی کورد بیرکردنەوە و پشتی سەری هەزاران کێشە و مشکلی تریتیانە بێت و ببێتە هۆکاری ئەوەی کە لەسەر یاریەکی کۆنکەن لەسەر فۆلایتێک دەستیان بچێتە خوێنی یەکتری بابزانین ئەم شتە چارەسەرەکرێ بابزانین ئەم جۆرە لە مامەڵەی ئێمە بە تەریب لەگەڵ کۆرۆنا بە چیمانەگەینێ گەر وا بەردەوام بی بە خۆشحاڵیەوە بە میواناری دکتۆر عەبدولسەلام بەرواری مامۆسای زانکۆ و کۆمەڵناس خۆشحاڵم دووەم جارە بەشداری لە بەرنامەکەما هیوادارم لەسەرم تەوەرە حساسەش باس و خواستمان هەبێت بەخێربێ جوان عەبدوڵڵا چالاکوانی مەدەنی جەنابی شە بەخێربێ ئەزێتە کێشا بەرنامەی ڕابردوومان لەبەر باران و لە کەشێکی ساردا بوو ئێستا ڕێک پێچوانەکەیەتی و هەروەها دکتۆر ڕزگار عەبدوڵڵا چارەسەرکار و دەروونناسی خاوخێزان جەنابی شێ بەخێربێ پێم وابێ ئەوەی کە باسیەکەین ڕێک چوارچێوەی زانستەکەی جەنابتە دکتۆر با زۆر بە سادەیی باسکەم ینی بۆچی ینی هۆکاری ئەو ئەساب گەرمیی ئێمە هۆکاری ئەو دایمە تووڕێی و دەم و چاویان بێگان و ئەو تونگوتی ژیانی کە لە ئەنجامی پەیوەندی کۆمەڵایەتەکان لێکەوتەی ئەبێت و ئازاری گەورە دروستەکە لە سروشتی خۆمانایەیان ئەم هۆکارە دەرەجانەوە کات و تازەترینشیان ڤایرۆسی کۆرۆنا بەێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بەڕاستی بە کوردی کەم لە سەرەتاوە بۆ وەڵامێکی ڕاستە و خۆ بەلێ تند و تیژی و دەمارگیری و ئەو طبیعەتی بەشەری سروشتیە لە قۆناغی ڕەنگە پێش بڵێن کولتور بکەویتەنەوە کۆمەلگاکان بەڵام بە پێی ئەو پێشکەوتنانەی 6 ساڵی ئەخیر شتێک دروست بووە ئەوەی پێ ئەڵێن زەمیر یان عەقلی باڵا پێوەرە دابوونەری تا حەرام و حەلالە بەرژەوەندیە ئەمە هەمووی
واکەت ئەو ئارەزوو و سروشتە حیوانیە ئاژەلیەی کە لاو بەشەر هەیە خاو بکرێ کۆنتترۆل بکرێ و هەوڵ بدێ دەرنەچیت بەڵام ئەوەمانەی نییە کە ئیترتەوە و بەشار ڕزگار بۆلەوە ئەمە وەکو بە گشتی ئەلین بەڵام بۆ لای من نییە لای تو نییە لای ئەو هەیە ئەبیت لە دوور وانگەوە تەسەوەرەکەم باسیکەن وە بزانم ئەگەر دەرفەت هەبیت لە سەرەتاوە ئێمە ئەو بڵین شیکردنەوە زانستیە کە باش بکەن تاکو چارچێوەکە دیار ببیت باش ئەگەر من لەسەر کۆنکان یەکێک بکوژم ڕفتارێکی تاکە لە ڕووی دەڕووناسیەوە ئەوە ڕنگدانەوەی هاندەری دەوروبەرمە لەسەر من و وەکو ڕفتارێک تماشایەکەم ئەمە ڕەنگە دەڕووناسەکان بتوانن ئەو تاکە وەربگرن و دیڕاستەتی حالەتێکی بکەن بەڵام ئەگەر ئەم جۆرە ڕفتارانەی کە ئێمە هەمووی دەخنە بن ئەو قالبە زیاد بوون و زۆر بوون و بە شێوەیەکی بەردەوام لە سنووری شارێک و گەڕەکێک و بڵێن کەتیگۆریەکی تەمەن دەرچوون نزیکەی دیاردەی کۆمەڵایەتی ئەبیت واتە شتەکە عیلاقەتی بە تاک نامینیت واتە کێشەی تاکە لەگەڵ گروپەکان کێشەی گروپە لەنەوەری یەکتر و لەنگدانەوەی ئەم قەید و زەوابتە کۆنتترۆلانەی کولتور لەگەر طبیعەتی ئینسان ئەمە بابەتێکە لە کۆمەڵناسی دەڕوونی طبعاً دەڕوونی بە درو درێژی ئەم هەردوو فاکتەرە کۆەکەن هاندەری دەرەوە کاریگەری دەبیت لەسەری کە تاک مەسلەی پارەیە مەسلەی کۆڕۆنایە مەسلەی لە ماڵمانەوە ئەبینی لەو حالەتە لەسەر ئاستی وەکو تاک هاندەرەکان پەلە ئەکەن لە دەرچوونی ئەو دیاردەیە دەستخۆش جوان عەبدوڵڵا لە ڕووی زانستەکەی جەنابتەوە ینی قسەکە ئەوەیە کە بەشێک لە خەڵک پیان وایە میلەتی کورد ئێستا لە دوو شەڕایە بەڕاستی ینی ئەگەر بیریش بکەیتەوە ئەگەر تۆزێک بژوەستین سەیری ڕووداوەکان کەین لەم ناوچەیە لەلایەک ڤایرۆسی کۆرۆنا لەلایەک بێموچەیە لەلایەک لەشکرکێشی وڵاتانی دراوسێ لەلایەک شەڕی داعش و هجوومی داعشە لەلایەک نەبوونی و یەک دنیا مەشاکیلی ترکە لەم بەداخەوە ینی لە هیچ شتێک بێبەش نەبووین بەڕاستی ینی تۆزێک دڵمان خۆش بوو شەپۆل یەکەمی کۆرۆنا هات پێمان وا بوو کە ئێمە زۆر بە ئاسانی لێ دەفچوین و خۆشبەخت بووین بۆی کە تێمان پەڕان بە کەمترین زیانەوە بەڵام بەداخەوەم شەپۆلی دووەم کە هاتووە لەگەڵەوەی ئەو سەری شەپۆلەکە دیار نییە بەڵام نازانین بەرەو چۆمانە بات قسەکە ئەوەیە سەرباری ئەم هەموو شتە ئەو دەمارگیری و ئەو توند ڕەفتارکردنەمان لە زانستەکەی ئەوە چۆنی شیکردنەوەی بۆکرێ بەڵێ کاک دەڕۆن سەرەتا سوپاس بۆ دەرەفەتە هەروەک جانا بەدا ماژەت پێکردووە دکتۆریش ئاماژەی پێکرد من زیاتر حەزەکەم لەسەر ئەو لایەنە قسە بکەمکەوە مەسەلەی شەڕانگێزی یاخودبوون سیفەتی شەڕانگێزی وەک سیفەتێک لە تاکی کووردە کە لەوانەیە دکتۆرکاوە لە ڕووی سایکۆلۆژیەوە زیاتر بتوانانی شرۆڤەیەکی بۆ کە ڕەنگە مە سایکۆلۆژیایەکی تاکی کورد بێ ئەگینا مەسەلەن بوونی قەیرانێک بڵاوبوونەوەی پەتایەک یاخود لەوانە لە حادسەیەکی مروری ڕۆژانەیە بێ کە ڕوەدا بواکە تووشی جۆرێک لە عەسەبیەت بی و دوجار تووشی کارەساتێکی گەورەتر بی لەوەی کەوا تووشی بووین من پێم وایە ئەمە سیفەتێکە لە سایکۆلۆژی تاکی کورد هەیە و هاتنی قەیرانەکان قەیران لە دوای قەیران و یاخود بڵاوبوونەوەی پەتایەکی لەم جۆرەی کە ئێستا بڵاوبووەتەوە کە تەسیرەکەی تەنها لەسەر کۆمەڵگەی کوردی نیە بەڵکو لە جیهانیشەوە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی ئەمریکیمانی مشتەمەی ئەمریکیمانێ ئێستا دیراسە کراوە لەسەریکەوە خەڵکێکی زۆر لەوێندەرە پانای بردو بۆ کڕینی چەک یاخود لە دوای مەسەلەی ئەو مەسەلە یانەو کەیسە ڕێگەزپەرستێکەوە لە ئەمریکا ڕوویداوای کردەوە خەڵک متمانەی بە حکوومەت و متمانەی بە دەستگای ئەمنی نەبێنێ وای کردوەکەوە پانە ببات بەرچەکردن کە مەوای کردوەکەوە قۆناغی پێشکەوتنی مرۆڤ لە ڕووی عەقڵەوە بە چەند قۆناغی بگەڕێتەوە پاشەوە ئەمە هەموو ئەومان بۆ دەردەخاتکەوە مرۆڤ لە خۆیان لە سروشتەوە سیفەتی شەڕەنگێزی هەیە بەڵام لەوانەیە قەیرانەکان یاخود پەتە جیهانیەکان ئەم سیفەتە لە مرۆڤە زیاتر
زیاتر دەربێخدبوون پەتای کۆرۆناتۆ ئێمە بە ناچاری ناچار بوون لەبەرەوەی تاکە چارەسەری بەرەنگاربوونەوەی ئەم پەتا ئەو بکاو پێویست بوو لە ماڵەوە بمێنینە ئەمە وای کردکەوە بۆ ماوەیەکی درێژ ژنان پیاوان مناڵان هەموو بەیەکەوە لە ماڵا بمێنەوەکە تا ڕادەیەک هەندێک کۆمەڵێ مەشاکلی اقتصادی و مەسلەی کەم دەرامەتی و بێکاری و ئەوانەشی لەگەڵ خۆینەکە ئەمە بە تایبەتی لەسەر چینی پیاوانەوە زەختی دەرونی دروست کرد بۆ هۆی ئەوەی کەەوە کۆمەڵی هۆکار هەنوای لێ بکەن کەوا لە ڕۆی دەرونیەوە پڕبێ چارەسەری هەیە ینی چارەسەر هەیە ینی ئەگەر با قسەی زل نەکەین ینی بە پێی واقعی کە لە کوردستانە هەیە ئەم شتە بەچی چارەسەرە بێت ینی بە دۆخی گشتی وڵاتەکە و ئێستقرار چاگە بێت یان ئیتر وەکو جەنابەوتە چۆنەڵی بەشێکە لە تەبیعەتی تاچی کورد ئەم جۆرە لە شەڕانگێزی و ئەم جۆرە لە داوای لێبوردن نەکردنە لە یەکتری و ئەوە ینی ئەمە پێ دوایە چارەسەری هەیە یا پێ دوایە کەم و کوڕی چێ ئەگەر قەرارە ئەم کۆمەڵگەیە هەر بە و دەمارگیریە بەشێک بێ لە ژیانی تاکەکانی ئەی بۆ تا ئێستا دەست نەیراوەتەوەی کە ئایا ئەنتیەکەی ئەمە بدۆزرێتەوە بەچی ئەمە چاکەینانی من پێم وایە ینی ڕەنگە مەڕایەکی دروستیش بێت تا استقراری سیاسی و اقتصادی هەبێ بێگومان ڕاستە و خۆ کاریگەری لەسەر اقتصادی نفسی تاکە بێت چونکە لەبەرەوەی تۆ نفسیان مستەقڕێ خەمیەوە نییەکەوە چۆن داهاتی خۆت دابین بکەیت بەڵام ئێمە بینینەوە لەم ساڵانەی دواییدا ینی کۆمەڵی قەیران هەیە بۆ قەیرانی ئابووری وای کردو ئەم زەختانە ینی کۆبنەوە لەسەر نفسێتی تاکی کووردە کە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر هەڕووداوێکی بچووکە بێ یا خۆت بڵێن کێشەیەکی بچووکە بێ گەورەی بکات و ئەو زەختە دەرونی خۆی لە ڕێگە ئەمەوە دەرببڕێ ڕاستە ینی شتەکان گەیشتۆتە ناڕێک و پێچی ژیان لە کوردستان ناگەیشتۆ تاوەی کە هەستەکەی دکتۆر بەڕاستیە هەستەکەی بەشێکی زۆر لە خەڵک ئەوەندەی گویان لە سیاسەکانە بۆ ڤایرۆسی چۆک و کۆرۆنا هەنە گویان لە دکتۆر و پزیشکە ڕاستەقینەکان نییە بۆ ڤایرۆسەکە بەڕاستی ینی شتەکان ئەوەندە تێکەڵە ئەوەندە ئەوەیە کە نازانانی هەندێک جارێمە لە ڕووی میدیایەوە کە دەسەینە بابەتێکی وە نازانین ینی چۆنی شیکردنەوەی بۆ بکەین یا چۆنی میوانی بۆ بێنین بەڕاستی تۆڵێکی دکتۆر. زۆر سپاس بۆ دەرفەتاوە ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێز بە حقیقت وەختێک کە باسی تونند و تیژی نێو خانەوادە دەکرێت ئێمە دەبێ بێنین لە بارودۆخی کۆرۆنادا پێش کۆرۆنا هەڵسەنگێنین بزانین ڕێژەکە چۆنا و چۆن بووە و بزانین کاریگەری کۆرۆنا و لە ماڵەوەمان تا چه ئاستێک بووە ئەگەر بچینە لای ئامارەکان کابەتە ئیشی من نییە بەڵام ئامارەکانم کە چاو لێ کردووە دەبینم زیاتر لە ینی بەناو مامناوەندی لە بینی وڵاتەکان زیاتر لە 50% زیادی کردووە لە ئوروپا WHO دەڵێت نزیکەی 60% زیادی کردووە لە مێکزیک 100% زیادی کردووە حتا کوشتنی ئافرەتان زیاتر بووە یا توندوتیژی بەرامبەر بە پیاوان بەرامبەر بە منداڵان دەنێو ئایلەیدا زیاتر بووە ئەمنەگە بێم شیکردنەوەیەک بۆ پرسیاری یەکەم بدەم دەڵێم بە درێژایی مێژووی تاکی کورد هەتا ئێستا ئەوەندەی کە ئێمە لە بیرمانە ئەوەندەی پێش ئێمەش کۆمەلگای کوردی یەک لە دوای یەک تووشی قەیران بووە ئەو قەیرانانە جا لە کۆڕە و بێت لە ئەنفال بێت لە کنیاباران بێ هەتا و قەیرانانی کە ئێستا ئێمە دەیان بینین هەمویان ئسترێس و گوشار ساز دەکات ئەو ئسترس و گوشارە لە دەرونی مرۆڤدا بە پێی هیچ پێوەرێک دەرناچێت مەگەرەوەی کە چارەسەری بۆ بکرێت ئەگەر چارەسەری بۆ نەکرێت دەمێنێتەوە کاتێک کەمایەوە هەر کەسێکیش بەرامبەر بە ئسترس و گوشار بە شێوازێکی خۆی کاردانەوەی هەیە هێندێکەیە تووشی خەمۆکی دەبێت هێندێکەیە تووشی قەلق دەبێت هێندێکەیە تووشی شەڕەنگیزی دەبێت تووشی توندوتیژی بەرامبەر بە کەسانی دیکە دەبێت یعنی لە خۆی دەردەکات دەهێنێتە دەرەوە بەرامبەر بە کەسەکانی دیکەی دەوروبەری خۆی بەکاری دێنێت ئەو ئسترس و گوشارە بەداخەوە بەداخێکی زۆر گرانەوە لە نێو کۆمەلگای کوردیدا شتێکی مێژوویە ینی نەسل بە نەسل خەریکە دەڕوات هۆیەکەش ئەوەیە کە ئێمە هەرگیز نەهاتوین ماڵی خانەوادە نەگەڵ نێو ماڵە سیاسێک کە باز دەکرێت ڕێکی بخەنەوە سیستێم بێنێ فکرێک بک بۆەوەی کە بزانێت چ بکات ئەو خەڵکە هێوەر ببێتەوە ئارام ببێتەوە بکرێت جوان خانم کردیانی بەڵێ سیستەمی ئێرە ئەگە تۆ چاوی لێ بکەی بە حقیقت دێمە لەگەڵ یەکتری سادق بینە من لەباری دەرونیەوە خزمەتەکانی دەرونی چەند خزمەتی دەرونیمان هەیە
ئێستا لە کوردستان باری دەرونی و خزمەتە دەرونیەکانی ئێستا لە کوردستاندا هەیە ئەم بەراورد دەکەم بە 70 ساڵ لەوە پێشی ئوروپا لە حاڵێکدا ئێمە تەکنۆلۆژیاکانمان سیارەکانمان زۆر شتمان زۆر لە ئوروپاکانیش پێشکەوتوترە ڕاست یعنی نەهاتوین بەو شتەی کە تامی ژیانە پێ دوایە سیستەمی پەروەردە بەشێکە لەوەی سیستمی پەروەردەیە سیستەمی میدیایە سیستەمی یاسایە سیستەمی ڕۆشنبیریە سیستەمی زانکۆیە هەموو سیستەمەکان سیستەمی ئابوووریە یەک لە دوای یەک هەمویان کاریگەریان لەسەر و مەسلەی هەیە هەمووشیان دەستیان لەو مۆزوعیدا هەیە ینی پێ دوایە جەنابە دۆکو دکتۆرێک وەکو دەروون ناسێک ینی پێ دوایە ئەم شتە چارەسەری هەیە ئەگەر هەوڵ هەبێ بووی کاک دەرونی هیچ شتێک بێ چارەسەر نییە ئەلەوەی بێگومان بە جوان خان بە کورتی جوابم بەرەوە ڕەنگە ئێستا لەم کاتانە لەم دۆخانە و بەڕیر بێنینەوە بۆ ئەوی کە بەلانی پەیوەندیدار بڵێ کاکە ئیش لە سێکتەری پەروەردا بکەن بۆ ئەوی کە ئیش لەوا بکەن کە چۆنچۆنی دەرونی خەڵک تاچی کورد ئارام بێتەوە ڕەنگە وەڵامەکەیان ئەوە بێ بڵێن کاکە لەم کاتە ڤایرۆسی کۆرۆنا هەیە ڕەنگە ئەگەر ساڵی پار و پێرار بە بیان وتە شەڕی داعشە ڕەنگە ئەگەر پێشتر بێ بیان وتە ینی بەداخەوە ینی نەهامەتی کورد ئەمەندە زۆرە ڕەنگەوە شۆکاری سەرەکی بێ کە فریای ژیانی خۆمان نەکەوتون و فریای چارەسەرکردنی ئەم گرفتە دەرونیانە نەکەوتوین ئەم جوابانە مۆقنێعە یعنی ئەمە بێ هەردانیشین چاوەڕێەوە بکەین قەیران نەمێرێ اینجا چاکسازی کۆمەڵایەتی بکەین نەخێرەکیت کاک دەڕون خۆی شتێک هەیە تۆکە من وەک ئاماژەشم پێکرد سەلەی بێک بەستنەوەی ئستقراری سیاسی و اقتصادی و نەفسی تاک تۆ لە کاتێکا بینیت کەوام من استقراری اقتصادی نییە ئەزەماتی اقتصادی بەردەوام ئەزەماتی سیاسی بەردەوامە تۆ دوجار ناچارە بیت بۆی کە ئەبێ لای خۆت هەنێش چارەسەر بکەیت لەبەرەوەی لەوانە و کۆمەڵی کێشە بن و درێژە بکێشن دکتۆر ئاماژە بە خاڵێکی زۆر جوان کرد مەسەلەی لانی پەروەردەیی بوو من زۆر هاوڕام لەم لەم خاڵەیە لەگەڵ دکتۆرا بەڵام لانی پەروەردەیی ڕەنگە من تەنها وەزارەتی پەروەردە خۆت لە جیهادی حکومی نەبێنمەوە بەڵکو من لەوانەیە لەناو خێزانیشان بینمەوە ماڵ دایک و باوکێک ینی لە مناڵێکەوە پێ دەست پێ بکەکەوە مرۆڤ چۆن ئەکرێ بەرەنگاری قەیرانەکان بێتەوە یاخود چۆن ئەکرێ ڕۆحێکی ئارام دروست بکەی لە بیدایەتەوە کە مرۆڤ لاپەڕەیەکی سپیە بۆ لە مناڵێکە من پێم وایە ئەو ڕۆحیەتە شەڕانگێزیە لە ئێمە لە مناڵیەوە گەورە بە لەگەڵ ئێمەوتا گەشەیەکەین وێنە ناو کۆمەڵدا ڕاستە دکتۆر بە کورتی باش با من تاقیبێکم هەیە لەسەر قسە وەکو ڕەت نییە باش پێش 4 ساڵ کە کۆرۆنامان نەبوو وەزعلێ ڕاتبشمان طبیعی بوو باشە باش تورکیاش قەسفی ناکرد ئەو هەفتەیە باش دوو کوڕ هەردووکیان لە مەدرسەی تایبەت ئەخوێنە ناو نالێم باشە کە من نمونەم هەیە 90% زۆر سەرکەوتونە و مستەقرن باشە یەکیان لە سیارەیەک ئەخۆریت کە باوکی 11 دەفتەری پێداوە ئەوی ترش لە سیارەیەک ئەخۆریت بانکی 7 دەفتەری پێداوە بێ ئەوەی هەردووکیان نە مشکلەی پارەیان هەبیت نەخۆیان دیکردبیت لەسەر ڕەماشێک هەڵسا و کوشتی ئەم دیاردەیە ئەتوانم بۆ تو 5-6 نمونەی تر بینم ئەمە لە هەولێر واتە ئێمە ناتوانین هێلێکی گشتی دانین بلێن سەبەبەکە چونکە ئەم فشارە دەڕوونی و دارایی و ئەوە یان سیاسی بەتنیایە ئەگەرێتەوە جارێکی تر بۆ طبیعەتی بەشەر بۆ ڕنگ کاردانەوەی تاکەکە بەڕامبەر هەرهاندەرێک و جارێکی تر ئەمینی ئەگەرێتەوە بەڵام من ئەگەر بتەوەی عیلاج بکەی عیلاجەکە بە من ناکرێت ئەوان دستا پێت بڵێم عیلاجەکە ئەوەیە دەبی ئەو دووڕوویەی کولتورمان نەمینیت دەستخۆش لە لایەکە من کوڕی چاکەم و مؤدەبم بە کوڕەکەی خۆم ئەلێم باش بە و ئەو بکە بەڵام کوڕەکەم ئەبینیت من تەزویری حیساباتەکەم بە خەلکە لێم خیانەت و شت نەکەن ئێوارە ئەچم خۆمەوە و شتی خراپە ئەم دووڕوویەیە لایەنە خراپەکەی لەو کردانانە دیار ئەبیت ئەمە نەتەسلیم ببین دەستخۆش زۆر جوان دەسەستە خۆڵایی بکەین بە 1 دقیقە حەلە بیت دەستخۆش کۆمەڵێ لە دوانمان ئامادە کردووە بابینە ئەم بەردۆخی دروست بۆ بۆی کۆرۆناوە تۆ ڕێی کردووی بێتاقەتی کردووی
بقرا هم توشي عصبوينه يعني عصاب ما فول دبي لو غور جارو اشتكي هيز لو غوريني تو غور مشكل فول دبي جارو قصدك لو غور لغرا في خود لسري هوارك هیچ لو غوريني زۆر بێتاقەتم تێدەگەی بێ ئیشیە تەمەنم 33 سارە پارێ داکم وەردەگرم زۆر شەرمی لە خۆم دەکەمەوە بێ ئیشم بێکارم هەر هیچ نییە نازان دێمە بازار و دەستمەوە مارێ دلم نایە شتەشی بکڕم لە بۆی پارەم نیە چاوم ڕۆنەوەی لە کردوی شەڕ بکەیت زانیت چیە ئەگە کەس قسە ناکەم تازە لەو سەری قسما تووشی مشکلە بم دەبێت بۆ سەری مەکەی لەبۆی بێتاقەتم پارەم پێ نییە حەز کەسێکە بینی لەسە عەساب وەرسە تووڕەبوونە و زۆر شتشمان بینیوە لەو شتانە تووشی شەڕ بووە تووشی کێشە بووە کابرا خۆی بێتاقەتە بێزارە مەعاش نییە هیچ شتێ نییە کابرا ئەم نەخۆشی هاتوتە ناوە ئەوەنتی بێزار و بێتاقەتی ئەم نەخۆشیەکە ئەم ڤایرۆسەکە هێت بەڕاستی خەڵک نازانێت پێشی وەک زانین کاتێکە پێوەیە کە پێشوە زۆر بە ناڕەحەتی پێوەیە ئەمجا لەوەش کە تووڕێ بێ لەوانەیە یا بێتاقەت بێت لەوانەیە بیر لەوە کات کەسانی کێشی خۆنەخواز خەفەتەوە خاکە کەسۆکاری خۆشی تووشە بێت زیاتر ئەسابی ئەوە ئەیگرێت تۆی سەر لە ماڵەوەت لەوانەیە خۆت بگرێت لە قەی ناخۆم بەس ئەی ماڵ مناڵەکەم ئەی خێزانەکەم ئەیکە ئەو خۆشەویستانی کە دەونمن زیاتر کابرا بۆ ئەسابی تووڕێ بێت یا هیلاکە بێ یا چۆنە لە هەز بە بێتاقەتی ئەکات ڕۆنەوەی لێ کردووی بێتاقەت بیا لە کۆنتترۆل دەرچی لە تووڕەبوونە هەر زۆریش هەری وڵات تووڕەت دەکاتی ماری 4 ساعت لە ماری لە ماری سەکەی لە ماری وەنیە ئێوە نەکاسی بێکەی نەی شتەکەی هیچ نییە تۆ لە مارە دانیشی لە مارە دانیشی هەر ناکرێت ئێستا من یەک بە خۆم دەستمەوە مارێ دینارێک نییە بۆمەوە مارێ ئێستام سیمکارد دەفرۆشم بایر لە فرۆشم ساحب چارم دارم کرێتیشم دینارێک نییە بمەوە مارێ کە ڕۆژانە مەسرف پێ بکەم هەرێ وەڵڵا زۆر مشکلە دروست دەبی لەگە خێزانی مشکلە دروست دەبی لەگە هەزار شتی زۆر ڕۆنەوەی لێ کردووی لە ماڵەوە تووڕەبی ئەرێ وەڵڵی هاتە وەزعکی کە زۆر شتیش بووە لەگە منداران تێک چووە بە شڕاتینەوە زۆر شتی ئەرێ وەڵڵی یا کڕۆنا ئەرێ وەڵڵا زۆر دکتۆر ویستە قسە بکەین بەێ من ئەمەوەی ڕاشکاوە باس کەم تو خۆ دەزانی من ڕاگەیاندن کارێکی متەقاعدم خەزانشینم بۆ ئێندەجار ڕێگا بە خۆم ئەدام تێبینیم هەبیت باش ڕاگەیاندنی ئێمە نەبەس ئێوە پاشەی ئێوەش ڕۆلێکی زۆر خراپی هەیە لە بڵاوکردنەوەی هوشیاریەکی کە حەقیقەتەکە وانە بەڵام ئەبیتە هوشیاری خەلکی ئێمە لە زمانێکە ژینکاک دەڕۆن باش هەموو کەس وەکو من و جەنابەت و دکتۆر و جوانخان نییە کاتی هەبیت بچیت بخوێنیت و بخۆی لە ئینتەرنێت و لە مەسادر بگەریت باش لە ئەوروپا من 20 ساڵ لەوێ بووم ئەو ملاحەزەم کرد فکرە بیرۆکە شرۆڤە تەفسیر بۆ تو جاهز دێت لەگە ڕاگەاندنەوە تو وەری ئەگری و بڵاوی ئەەکەی باش ئەگەر ئێوە تۆڕە نەبن تۆڕە نابێت کوردێک بچی لێی بپەرسی ئەرێ کاریگەری خراپی کۆرۆنا لەسەر تو چ بوو ئەمە لە بیرکردنی خۆی یەکەمین شت هەوڵە دەت قسەیەک نەکەت کە هەموو کەس دەیکەن نایەوێ شاز بیت ئەیەوێ ئەو قسانە بکەن ئەوەی خەلکیتر هەمووی کردی بێ مشکلە باش شێوەی پرسیارکردنەکە هانی ئەدەت ها ئەم وڵامانە بدێت ئەوەی گوتانە یەک دوو خۆ لە هەولێر هەمووی تەنها ئەم چوار کەسە نەبوون کە یەک نەمەت یەک وڵام و یەک نەتیجە خۆ خەلکی تر هەبوو ئەگەر نەبووش ببورن پرۆدوسیار ئەتوانیت بە ڕۆپۆرتەر بلێ بڕۆ عەلەقەل بۆمان دوو نمونەی ئیجابیش دەستخۆش دکتۆر لەسەر ڕاتب لە ڕاگەاندن هەروایە دەستخۆش بێژگە لە پەروەردە دەستخۆش تاڵێکی هەیە لە تابان پێشنیارەکەت لەسەر سەرمان و بە خۆشحاڵی شەوەریەگرین و بەرنامەکەمان یەکەی باش بەڵام سیر کە دکتۆر یەکەم ئێمە لەسەر دیاردەنە شازەکان قساکەین دووەم شت هەر یەکێک لەو بەڕێزانی کە ئەفو قسەیان هەبوو لەسەرەوەی کە بۆچی تۆڕێم و بەڕیرەکانیشان باس کرد دکتۆر ڕزگار ینی باسییان کرد بۆچی تۆڕەشن نەگۆی کە لە فیدباچی پرسیارێکی ئێمە ئەویش وەڵامێکمان باتەوە بە هەر حاڵ پێشنیارەکەت لەسەر سرم دکتۆر وەریەگرین و دراسی هەمی تو وەکو ڕاگەیاندن پاش ئەوەی ئەو ریپۆرتەم بینی دەبی من ئەگەر پەیامێکم هەبیت بۆ خەلک باش هەوڵ بدەم لایەنی ترش
اكيد يكدوك انتو لما تبرسي بقى قلت كاريجري لسر من زور نبو بعكس هو من لكورونا سودم ورجرت من فيري كوبونوي زوم بوم من زور اخوي نملا مالوا من سبياسا كم خو يكدوك هذا والله ماشي هبو دەستخۆش بەڵامی ڕاگەاندن بەڵام باسی زۆرینەی أوكي. خەڵکەکەین باسی بەشێکی زۆرەکەن ئەگەرنا هەر خۆشمان بەرنامەمان دروست کرد لەسەرەوەی کە هەندێک بابەت هەیە دکتۆر ئەمە ڕوم لە جەنابەت نییە بەڵام هەندێک بابەت هەیە بەڕاستی تۆزێک بە جیرفانی گەرم و گوڕ و پڕەوە ئەتوانین لە ماڵەوە بخوێنینەوە ئەتوانین لە ماڵەوە سەیری فلم بکەین کا براکرێت چی و دوو مناڵی هەیە و سێ مناڵی هەیە و لە ژوور و هەیوانێکایە ڕەنگە ئەو دۆخەی بۆ من و بۆ تۆ بۆ چێ و چێ بگونجێ بۆ دکتۆر و بۆ فلان و فیسار نەگونجێ دکتۆر ویستە قسە من ڕێزم هەیە بۆ باسەکەی کات دکتۆر باسی دەکات بە حقیقت لە ڕووی میدیاییەوە من قسەی بەڕێزیان تایید دەکەم باشە کە دەبێت شێوازی پرسیینەکە شێوازێکی بێلایەنانە بێ باش یعنی بۆ نمونە کۆنا چ کاریگەریەکی لەسەر ژیانی تۆ هەبووە لەم بارودۆخەیدا کە هەیە باشە یا ئەوەی کە بپرسین کۆنا چ کاریگەریەکی خراپی هەبووە باشە باسی کاریگەری خراپەکە باسی کاریگەرە خراپی کە کات دکتۆر دەڵێ ئەوە سوگیری سازەکە یانیە تۆ هەندەدا بۆ شێوازێک لە وەڵامدان باسی ئەو مۆزوعی دەکات کە من تێیدی دەکەم بە حقیقت ڕخنەکەی دروستە بەڵام ئێمە ئەگەر بمان هەوێ ئەو بابەتە بڵین ئەوەش ئینکار دەکەن ئینکار ناکرێت بە حقیقت خۆزگا ڕیسێرچێک بکرا بە لە ناوەندەکانی ڕیسێرچی تەلەڤیزیۆنی کوردستان 24 بزانین ئاستی توندوتیژی پێش کۆڕۆنا لەگەڵ ئێستا یەک دانە ڕسێرچی سادەی دەوێت ڕسێرچی لەسەر بکرێ ئامارەکان چوونە سەرەوە هەروەکو باسم کرد لە دنیادا چۆتە سەرەوە بۆ چونگینە خەڵکەکە بێکار بووە چونە خەڵکەکە لە ژوورەوەیە و دوای ویش زۆر یەک لەو کێشانەی کە ئەوڕۆ لە نێو خانەوادەکاندا ساز دەبێ کێشەی ئەو ڕۆی کۆڕۆنای نییە ئەم کێشانە کێشەی کەڵەکە بووی کۆنی ئەو ئایلە و خانەوادانن ئێستا کە دەگەنەکنی یەکتری و ئسترس و گوشاریان لەسەرا لەبەر بارودۆخی ئابووری کە بێگومان بەرتەنگ بووە لەبەر زۆر شیریکە ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە توندوتیژی ئاستەکەی بڕواتە سەرێ لە وڵاتەکانی دیکەش ئێستا لە ئەمریکا پارەشیان دەدەنێ لە ئەمریکا پارەش دەدەن بە ئایلەکان کە بۆی کێشیان بۆ ساز نەبێت کە لێرە نایاندرێتێ لەوێش ئاستی توندوتیژی نێو ئایلە چۆتە سەرەوە ئەمن هۆیەکەی دروستە زۆرم ڕێز هەیە بۆ وتەکانی کار دکتۆر بۆ مامۆستا جوان کە باز لەسەرەوە دەکەن کە نەهادی مرۆڤ وایە وایە قبولمە ئەوە زۆر شتێکی زانستیە بەڵام لە کەناری ئەوەیدا ئەمەش دەبێت لە نظر بگرین باشە و نەهادەت چ دەبێت کە لە کاتی قەرنتینەدا کە ئێمە دەبێت لە لای یەکتری دڵخۆش بین ئەمن لەگەڵ هاوسەرەکەم لەگەڵ منداڵەکەم دەبێت وەختێک کە کاتم هەیە و لە پیشە دوور دەکەمەوە دەبێت دڵخۆش بۆ دڵخۆش نیم ئایا هەموو کاریگەریەکانی ئابووریە نابێگومان بێگومان کێشەی کەڵەکە بوو هەیە ئەو کێشە کەڵەکە بووانە لە کاتی خۆیدا چارەسەر نەکراوە کە چارەسەریش نەکراوە هەر دێت و وەکو تۆپە بەفرێکە کە دێتە خوارەوە بە گردێکدا هەر دێت و زیاتر دەبێت جێگایەکی دەبێت ئەو جێگایە دەتوانە قەرنتینە بێ کە دەچێتە نێو کەرنتینەیەوە ئەو وەختەی لە نەکایە بدەتەقێتەوە زۆر دەبێتە بەعیسەوەی کە توندوتیژی ساز بێت دەستخۆش خۆشحاڵ بۆ دکتۆر ئاوا ورچوینە ناو بابەتەکە و هیوادارم هەمومان لە ئاستی خۆمانە لە پلە باڵاکانەوە لە بەرپرسەکانی وڵاتەوە شان بەشانی ئەو قەیرانانەی کە هەیە ئاگایەکمان لەم دیۆ کۆمەڵایەتیانش بێت وەکو چالاکوانی مەدەنین مەسەلەن ئێوەمانانیش بەشێکی ینی بەشێکی گرنگن یا ینی بەشێکی کۆمەڵگی کوردیتان پێجێناوە بەڕاستی ئێمە باسی حکوومەتەکەینەوە تا ئێمە باسی چوزانم باسی وەزیری پەروەرداکەین باسی مامۆسای زانکۆکەین باسی مامۆسای ئاینیەکەین کە ئەمانە هەمویان کاریگەریان هەیە ئیوەکو چالاکوانی مەدەنی مەسەلەن هەڵبەتە باسی خۆت ناکەم بەگشتی پێتان وایە شتێکتان کردووە جێبگرێ لەم ڕۆوە ئێمە وەکو چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی کاک دەڕۆن ڕەنگە تااقاتمان زۆر مەحدود بێت بۆ نەمنێک زیاتر لەوەی کەەوە کۆمەڵی ڕێنمایی بڵاوکەمەوە لە سوۆسیال میدیا و یاخود هاوکار بم بە کۆمەڵێ چالاکی زیاتر ئەتوانم چی بکەم بەڵام من ئەمەوێت تش بخەمە سەر هەندێ قسەی بەڕێز دکتۆر لەو بەشەی کەەوە باسی کرد کۆڕۆنا وایە کۆمەڵی گیرروگرفتی بۆ کۆمەڵگە دروست کردووە و بۆ خەڵک بەڵام هەروەک دکتۆر ئەماژەی پێکرد کۆمەڵی لێکەوتەی باشی هەبووە
بەڵام من لەو راپۆرتە ئەوەی بینیم کەسێکەس قسەی کرد یاخود بڵم لەوانەیە بیرروبۆچینی زۆربەی کۆمەڵگا ئەوا بێ ئێمە سەیرەکەینکەوە ئەبینین تێڕوانینی تاکی کورد بۆ ژیان تەنها لە چوارچەوەیەکی بچووکە تەسک بۆتەوە بۆ نمونە تا ئێستا تاکی کورد و ئازانێ ژیان تەنها ئیشکردن و پارە پەیداکردنە نمونە لەم کاتەیە هەروەک دکتۆر ئاماژەی پێکرد ئەکرا ئەم کاتە بە شێوەیەکی ئارام بباتە سەر یاخود بیکا بە دەرەفەتێک بۆ ئەوەی زیاتر ئاشنابێ بە کۆمەڵێشت یاخود بڵم زیاتر لەگەڵ خێزانەکە بمێنێتەوە بەڵام لاوان کاتە چەنابیشت ئاماژەت پێکرد کە کۆمەڵی گیر و گرفتی اقتصادی هەبێت چۆن نەتوانێت بەم شێوەیە زود لەم کاتەشا وەربگرێت خۆی ئێمە کۆمەڵێک کێشەمان هەیەکەوە بە شێوەیەک کەڵەکە بوون یاخود بڵێن بە شێوەیەک تێک ئاڵاون چارەسەرکردنیان زەحمەتە ڕەنگە سەبەبێک لەو دکتۆر وتی هەر جارە و بە بیانویە گەتەقینەوە ینی کۆمەڵی کێشەی کەڵەکە بووە جارێک بە کۆرۆنا تەقینەوە جارێک بە داعشە تەقینەوە جارێک بە چوزانم ئەوەندەش فراوانە ئاستی کێشەکان و ئاستی چاکسازی کۆمەڵایەتی لە کوردستانە خۆ مەسەلەن دکتۆر باسیەوەشی کرد کە چەند ساڵ پێش ئێستا دوو کەس بە گرانترین سیارە دوو گەنج یعنی نە مشکلی مادیانە بۆ ئیسیقرار بوون سیارەکان باوکیە بۆیان کڕیوە بێ مشکلە بێەوە لەسەر فۆلایتێک مەسەلەن دکتۆر باسی کرد شتێک هەیە شتێک لە ناخیان لە کەسایەتیان بەس تەقی لەو ڕووداوە ئێمە نەچین تەنها باشە دکتۆر با نیوەی بەرنمەکەم ڕۆشتووە باواز لەیتر با تێگەشتین هەمومان متتەفقین و هاوڕین لەسەرەوەی کە دەماگیرین ئاسابتونین تووڕین چوزانم هەمومان متتەفقین لەسەرەوە و بە ئەنگڵی خۆمان بە گۆشەی خۆمان سەیری ڕووداوەکە هاکەین چۆنی دەستکەین بە چارەسەر ینی تۆ پێ دوایە ئەم چارەسەرە ئەبێ لە چێوە دەست پێ بکە خۆی دوولایەنی هەیە باش یەک ئەگەر بین بەشەر چۆن وازیانی لە یەکتر بکوژێن نەعاقلتر بوون و نە مەبادئی بەرز و میدیالیان بوو ناچارکران ئەسڵەن ئەگەر بچین گرێبەستی کۆمەڵایەتی عەقدی ئیجتیماعی دروستبوونی دەولەت زۆر بەسیط بکەین خەڵک وەکو ئاژەل یەکتریان ئەکوشت گەشتە قەنەعاتێک لەناو ئەچین چی بکەین با بهێن دەستەیەکن دە مافی بدەینێ نەهێلیت یەکتر بکوژین ئەساسی چارەسەرکردنی ڕوبەڕووبوونەوەی ئەو شتانەی ئێمە بەلادان دوێژن انحراف حسابی ئەکەین ئیجە تا بگیتە تاوان بەهێزی یاسایە یاسا بۆ سزادان و بۆ ئازاردانی ئەو تاکە نییە یاسا و سزای تۆند بۆ ئەوەیە تاکو تەشەنە نەکات و خەلکێکی تر پێش ئەنجامی بدات بیر بکات توازانی لە ئەڵمانیا تا ئیستاوە لەو ڕێکارەکان زۆر ئاسانن و لە سوید لە دەولەتەکانی ئەوروپی 100,000 و 90,000 و 8,000 مردووە ئەڵمانیا تا ئیستا 8,000 توازانێت لە یەکەمین هەفتە بێ ئەوەی قەدەغەی هاتوچوو بکەن تۆ زێر ئەوەیان کرد سزای نەبەستنی ئەوە و ئەو حتا 500 یۆرۆ ئەگات لەوێ خەلک وەکو ئێمە نییە من حاشای هەمومان هەندێک لە ئێمە پارەی بۆ دێت بێ خۆمان دی بکات لەوێ خۆت ئەکوژی تاکو یۆرۆوێکی بەدەست بکەوی بۆیە لە ترسی لەسنەدانی ئەو پارەیە ڕێکارەکانیان وەرگرت و مشکەوە ئێمەش من قەت مجاملەی کەس ناکەم ئەگەر ئێمە لە ڕۆژی یەکەمدا گوێمان لە یەکتر نەگرت با خەلکەکە بچیتە مزگەوت و با لەیلەتە القەدر بکەین و ئەگەر ئێمە سێراعات و گرێن دەڕونیە سیاسیەکانی خۆمان تێکەلی ئەم نەخۆشیە نەکرد با من هەوڵەدەم پێش فلان پارێزگا سەرکەوتن لەسەر کۆرۆنا دەبکەم و ئەوی تر بلێت وڵا لە دڵخی ئەمە و بیکەم ئەگەر ئەومان نەکرد با پێش جەژن شانازیمان بەوە ئەکرد ئێمە 5 مردوومان هەبوو خۆعافیان کرد ئێستا زیاد ئەبوونە 10 فەرمو چی لێ هات من خۆ دەزانیم پێش بمە کۆمەڵناس پێش بمە سیاسی مەتیماتیکم خوێندیە ئەچم ئامار و شت ئەەکەم ئێمە لە ڕووی مردووەکان گەیشتونە ڕێزبەندی کەمتر لە 100 لە 250 لە ڕووی توش بووان هەر ئەوها پێشان لە تەسەلسولمان نەزانی چەند بوو
140 بوو 180 بوو 190 بوو یعنی لە دۆرگە بچووکەکانی کە ئەو نەبیت سەبەبەکە چییە؟ سەبەبەکە ئەم مزایەدە ئەم قسەیە ئەخوات قسەی من ناخوات سەخەل جوێن پێ ئەم دەماگیری و ئەم جۆرەی لە وەکو دیاردەی بەرنامەکەمانە کاریگەری لەسەر ئەو فەوزایە هەیە کە جەنابەت باسیەکەی ببوورە ناوێنێم فەوزا چکە ڕێگەەوە فەوزایە بەڕاستی دانا دەمەرگیریەکە لە ناخمانە فەوزاکە لەوەدایە کە من ڕێکاری پێویستی ترس ئاورد ینی مخەوفەکەەوە بترسینی نایکەم بە سەدەها بەهانە یعنی نالێم قسەکانی میسەخل پێی نەخۆشە ئێستا ئەوانەی لە بازار هەر دوکانێکە ڕێنمایەکانی نەگرت با سزا بدەن من و تو لە تەلڤیزیۆن دەرئەچین و مقابلە لەگەڵ خەڵکەکەن گوناحە خەڵک برسیە بۆیەوە ئەکات ئەگەر داوای چارەسەری بکەی حکومڕانی و بەرپرساریەتی کۆمەڵایەتی نەتەنهای حکوومەت هی هەموو لایەن دەبی پێش هەموو کەچت بیت دووەمیان ئیتر دێت ئەمە کورد خاین کاک دەڕۆن درێژ خاەن بێگومان تووتت لەکوێ دەست پێەکەت دەست پێەکەت لە خێزان ئەو مەسەلەنەی بە کۆمەڵایەتی بوون ینی پشتگیری قسەکەی سەرەتا دەکەم بەڕاستی دیسانەوە کێشەکە یاسایانی بڕوان پێ بکە ئەگەر ئەو قەیرانانەش دەبواە کە هەیە ئەگەر غرامەیەک لەسەر دەستکێش و کەمامە هەبواە لە کوردستانە لە سادەی خەڵک پێوە بوو لە سانەوەکەی بە خزمی فلان مەسوور و فلان قایم خام و فلان محافظ و فلان مدیری ئاسایش و فلان مدیری شورتە و فلان وەزیر و فیسارکەس لە سانەوەکەی بە تەلەفۆن دەرەچوو کاک دەڕۆن من نمونە دێنم پێش 2 ساڵ کوڕێک کچێکی خواست کشەکە شووی پێنەکرد چوو کوشتی باشە ڕای کرد چوو بەرپرسێکی خزمی ئەو بەرپرسی گەورەیە چوو خەڵکی خێزانی ینی کوڕەکە گوندەکەیانە کردی بە قەزەیەکی شخصی و لەسەر خاتری ئەو جزانەدرا ئەگەر ئەو هاتە عامل لەگەر یاسا بکەی توندوتیژی زیاد ئەبیت و منش سبینێ منش ئەلێم تۆشاولەوەکی لێ ئەدەم ئەزانم هەمیشە پەنایەکم هەیە ئەمە دەبی ئێمە مجاملەی تێدا نەکەین ئەمانە نمونەنە ڕوویان داوە لە کاتی دکتۆر زۆر جوان باسی کرد لە کاتی کۆڕۆنا لە کاتی داعش بەڵام معنای نییە لە پێش داعش و پێش کۆڕۆنا ئەم شتانە ڕوویان نەداوە من لە بیرمە کە مناڵ بووم لە گوندی ئێمە گوندێک بەتەنیشت ئێمەیە ببوورە من نمونەکە لێم ئاو دێرەیان ئەکرد نییە جۆیەکە ئاو بوو دوو برا شەریان بوو نۆڕەی منەیان تووە نازانم ئەوێ دیچت بێژنێ خاسکاناس پێلێن برای خۆی بە خاکەناس کوشت باشە ئەمە خۆ کۆڕۆنا نەبوو خۆ ئەو کاتە شەڕش نەبوو واتە دەرفەتە لە کاتێکدا ئەتەقێتەوە ڕێگا ئەدۆزیت بۆ خۆی ئەو شەڕانگیزیە و ئەو نەزعە دیارەتە بۆ بیانوویەکە گەڕین خۆمانی تیابتەقێنینەوە دکتۆر لە چۆ چارەسەر دەست پێ بکەین بەپی ئەو واقعی کە ئێستا لە کوردستانە هەیە بەپێ و دۆخی کە ئێستا لە کوردستانە هەیە یعنی هەمیشە دکتۆر ئەمان باتە شوێنێکەوە کە قەناعەتمان پێکات کە ڕووداوەکان ئەو کاریگەریان نەبووە یعنی سەیرەکەی سەرباریەوەی کە دۆخەکانیش باش بۆ لەسەر جۆگەلەیەک برابرای کوشتووە چەند ساڵ پێش ئێستا لەسەر فۆلایەتێک دوو کوڕە دەوڵەمەند هیچیشانی کوشتیانی چۆنی دەست پێ بکەین بە حقیقەت ئەو شتێک کە دەبێت دەست پێ بکرێت کاگرتور بۆ خۆشیان ئاماژەیان پێکرد ینی دەبێت سیستەمی حکومڕانی سیستەمێک بێت کە خەمخۆری ئەو بابەتەی بێت لە هەموو ڕوێکەوە لێرە زۆر کەڕەت بەهانە دێنرێتەوە کە باری سیاسیەکە ئاوایە باری ئابووری ئاوایە موچەنایە یعنی خەڵکەکان ئیتر موبەڕیان دەست دەکەوێت بەهانەیان دەست دەکەوێت کە ئیشەکانی خۆیان نەکەن دنایەمە لەگەڵ ئەوەیدا کە داعش دێ ئێمە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە ئێمە وەزارەتی پەروەردەمان هەیە ئێمە خانەوادەمان هەیە خۆ دەبێت ئەو بۆ خۆی دڵی بە منداڵەکەی خۆی بسووتێ لێرە ئاستی بەرپرسیارەتی یەکجار زۆر نەزم بووتەوە لە پێشدا بەرامبەر بە خۆمان من کێشی بەدەنی خۆم حاضر نیم بەرپرسیارم بەرامبەریە من حاضر نیم زۆر شتی خۆم بەرپرسیار بم کاتێک کە ئاستی بەرپرسیارەتی هاتە خوارەوە ئسترس دەتوانێت من بشکێنێت گوشار دەتوانێت من بشکێنێت جایتر لە کۆرۆنادا دەتەقێتەوە یا لە هەر شتێکی دیکەدا کە بتەقێتەوە بۆیە دەبێت ئەگەر ڕێکخستنەوە هەبێ
بێگومان دەبێت سیستمی حکومڕانی لەسەرەوە بیرێکی ئاساسی بکاتەوە بێگومان دەبێت یاسا سەروەر بێت وەکو کاگتور ئاماژەی پێکرد یەکجار زۆریش سەروەر بێت و دوایوی دەبێت ئەو نازانم چی بۆ ببینمەوە بە کوردەواری خۆمان پێی دەڵێن بەرەڵایی بداهات کە زۆر کەس ناکەم کەس هەیەە و خەریکن هەموو شتێکی پێدەشەوێنن دەبێت ئەوانە کۆ بکرێتەوە دەبێ وەزارەتی ڕۆشنبیری بە ئەرکی خۆی هەستێت دەبێت وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە باسی دەروونناسی و چارەسەری دەرونی و سوسیال وەرکێر بەویەوەیە دەبێت بە ئەرکی خۆی هەستێت دەبێت خێزانەکان چێن سیستێمەکە ئێستا ئێمە کارێکی پەروەردەیی دەکەین هەمومان خەریکی کاری پەروەردەین ڕۆژ و شەو بەس وەزارەتی پەروەردە نیە ئەرکەکەی لەسەر بێت بەڵام هەمومان خەریکین بە هەڵا حرەکەت دەکەین بە هەڵا هەڵسوکەوت دەکەین ئەو هەڵانەگەر ڕاز نەکەینەوە بێگومان بە ئێمە دوای کۆڕۆنا شتی دیکە ساز دەبێت بۆی کە ئێمە دووبارە تەقینەوەی دیکە ببین ڕاستە جوان عەبدوڵڵا ئەوەی کە باسمان کردیانی ئەو گرفتە دەمارگیری کە باسمان کرێمە بە گۆشەیەکی ینی بە هێدلاینێکی زۆر ئاسان باسمان کرد بەڵام زۆر قۆڵچووینە ناوێەوە ینی بە دیوێکە دکتۆر سەلام دکتۆر عەبدوسەلام مەسەلەن پێی وایە کە هەمووی قەیرانەکان نییە کە ئەم دۆخانە دروست بووە بۆتان نمونەی کۆنی شێنایە و نمونەی ئێستا شێنایەوە جەنابیشان پێی وایە کە هەر وەزیری پەروەردە و هەر وەزیری ڕۆشنبیری و هەر وەزیری فڵان و فیسار نییە کە یعنی چۆنی دەست پێ بکەین چکە گەر ئێمە چاوەڕێی قەیران بکەین کورت ینی بەداخەوە ئەوەندە قەیران لە دوای قەیرانیە کۆرۆناش تاوە بێ بە دڵنیاییەوە بەداخەوە قەیرانی تریە چۆنی دەست پێ بکەین چۆنی خۆمان ساردکەینەوە ینی بە ساردی ژیان بکەین بەو ئەسابەتۆنە ژیان نەکەین بەو دوژمنکاریە ژیان نەکەین چۆنی دەست پێ بکەین بەڵێ من خۆم پێم وایە زۆر جار لە زۆر حالەتە بۆ ما ڕوو نەبێتەوەکەوە تاکی کورد یاخود بڵێن کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکەکەەوە خۆی خۆش ناوێت ئەو پێیکەوە زۆر جار هەوڵ بدا بێ بە بەشێک لە چارەسەر بۆتە بەشێک لە کێشەکە بۆن منە لە مەسەلەی کۆڕۆنادا تۆ جگە لەوەیکەوە کاک ئالان ببوورەوە بە سوتفە وەزیری پەروەردە لێرەیە با من قسەیەکە لەگەڵا بکەم ئەڵێ بەتیرێ دوو نیشانە ئاشێنین وەرەوە بەڕ و ناچێکە دکتۆر ئالانەوە ئەحواڵدا یەک پرسیارە لێ کەم و بڕۆمەزانم پرسیاریان زۆر لێ کردووی لە ژوورۆ بەرنامەکەمان لەسەر ئەوەیە کە تاچی کورد زۆر ئەسابی گەرمە زۆر دەرونی گەرمە زۆر دەمارگیرە میوانەکان بەشێکی پیان وایە و ئێمەش پێمان وایە کە ئەمە چارەسەرە تەنها لای خێزان نییە ئەبێ سێکتەری پەروەردەش لە کوردستانە ئەم چارەسەرە دەست پێ بکە بەڵام هەمیشە قۆناغ بە قۆناغ لایانی پەیوەندیدار لە کوردستانە مۆبەڕیری هەبووە مەسەنسا لە ئێستاە ڕەنگەم پرسیارە لە جەناب بکەم بڵێ کۆرۆنا هەیە ڕەنگە 3 ساڵی تر لە وەزیری بەڕێزی پێشووترم کردە بیوتایە شەڕی داعشەیە بەڵام باسی ئێستا ناکەم لە ئەجەندای کاری ئێوە هەیە لە ئایندا ئیش لەم سێکتەرە کۆمەڵایەتیان نابکەن یعنی ئیش لەوا بکەن کە لە سێکتەری پەروەردا ئەو شتە زیاد بکەن کە ئەم کێشە دەرونیانەی کە هەمانە سارد بێتەوە ئەم کێشە دەرونیانی کە هەمانە کەمیکەینەوە یعنی باب نمونەت بۆ بێنمەوە گەر کێشەی دەرونی نەبێت لەسەر یاریەکی کۆنکەن بۆ کوشتنی تێکەوێت بۆ لەسەر فۆلایتە یەکتریە کوژن ینی پلانتانە لە ئەجندای ئیشەڵاگەر کۆرۆنامان تێپەڕان ئیش لەسەر ئەم بوارانش بکەن ماکیشە پێوەنێ با مایکەکە بۆ بگرن زۆر سپاس دەست خۆش بە ڕێز و سپاس بۆ میوانە بە ڕێزەکان دیارە خەڵکانی پسپۆڕن و نازانم بەڕاستی چی وتراوە لە بابەتەکە بەس ئەوەی کە پرسیارێکی زۆر مفاجئ کە لە من کرا لە بەرنامەیە کاتمە دەرەوە پرسیارێکی مفاجئ لە من کرا ئەو بەڕێزانە مامۆسان و پسپۆڕن و ئێمە وەکو وەزارەتیش دەتوانین سوود لەو کەفاعەت و توانانە وەربگرین بەڵام بەنسبەت ئێمە لە وەزارەتی پەروەردە دەستمان پێ کردووە و بڕیارمانداوە کە گۆڕانکاری لە چەند شتێکی گرنگ بکەین یەکێک لەوە پەرتوکەکانی خوێندن پرۆگرامەکانی خوێندن و هەروەها شێوازی وانەوتنەوەکان و هەروەها چۆنیەتی دانانی پلانێکی استراتیژی لە ڕێگەی پەروەردە بۆ مرۆڤسازی بۆ ئینسانسازی بەڕاستی بە خطوەتمان دەست پێ کردووە ئەم ساڵی خوێندن لە هەندێک لە قوتابخانەکان بابەتێکمان وەکو پایلۆت پرۆژێک جێبەجێ کردووە کە بابەتی کارامەیی بەها کۆمەڵایەتەکان بۆ کە تەرکیز دەکاتە سەر و بابەتانە کە چۆن دەوری هەیە بەڵام بە دڵنیاییەوەی کە جەنابتان باسیەکەن و ئەوە بەڕێزانە شارەزاترێکن پسپۆڕی ئەو بوارن مەسەلەی تەنشیایی اجتیماعی تەنها پەیوەندی
بە قوتابخانەوە نییە تەنها پەیوەندی بە ناوەندی پەروەردەوە نییە بەڵکو پەیوەندی بە چەند شوێنێکی دیکەەوە هەیە کە لە خوێزانی شەوە دەست پێ دەکات بەڵام بە دڵنیاییەوە پەروەردە ڕۆڵێکی گرنگە ژێڕێ بۆ زۆر بابەتی دیکە من نتوانم بە جەنابەت بڵێم مەسلەی باڵانسی جێندەری مەسلەی پێکەوە ژیان مەسلەی چارەسەکردن و دۆزینەوەی هەندێک بابەت هەندێک ئالیات بۆ ئەوەی کە چێشە کۆمەڵایەتیەکان زیانەکەن زیاتر قوڵبوونەوەی هۆشیاری یاسایی زۆر بابەتی دیکە هەیە کە لە چوارچێوەیەکی استراتیژی وەزارەتی پەروەردە جێگایان کراوەتەوە کە ڕەنبێ ئێستا نەتوانم من ئەمانە هەمویان تعدادکەم پەیوەندیان بە زۆر بواری دیکەەوە هەیە دەتوانێت لەسەر زۆربەی کایەکانی ژیان قسەی هەبێەوە کاری پەروەردەش بەڕاستی ئەمەیەوە کاری پەروەردکاریش پێگانی و جیلێ بۆ ماوەڵەکراسی ئەو کەمڕیانەتان کردووە کە لە ڕابردووە هەمان بوو هەندێک دراساتمان لە بۆ یەکە ڕازگۆ بم لەگەڵ جەناوت ئێمە ئێسا لە وەزارەت هەفتەی پێش و سەرقاڵی ئەوە بووین کە چۆن هانی کۆمەڵک توێژینەوەی زانستی بین ناوەندەکانی خوێندن یان وەزارەتی خوێندنی باڵا ڕەنبێت توێژینەوەی باشیان هەبوو بێت لەسەر زۆر بوار ئێمە سوودمان لە هەندێکیان وەرگرتووە بۆ نمونە کاتێکەمانەیە پرۆگرامێک وەربگرین دەبینین چەند مامۆسایەکی بەڕێزی زانکۆ لەسەر پرۆگرامی سەنڕایس کە لە قۆناغی 1 تا 12 زمانی ئینگلیزی خوێنێ دەبینین توێژینەوەی ماستەر هەیە و ئێمە بۆ ئەوی کە هەر گۆڕانکاریەک بکەین هەر تعدیلێ بکەین دەگەڕێنەوە بۆ توێژینەوەانە و توێژینەوانەشە خوێنەوە بەڵام ئێستا ئێمە پێویستمان بە تەفعیلکردنی ئەو ناوەندەی توێژینەوە هەیە لەسەر وەزارەتی پەروەردە چونکە لە ناو وەزارەتی پەروەردەش ئێمە ئەسحابی کەفاءاتمان زۆرە زیاتر لە 2350 هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆرامان هەیە ئەمانەوێت کۆیان بکەینەوە لە ڕێگەی گۆڤارێکی زانستی و هەروەها لە ڕێگەی ناوەندێکی توێژینەوە کە بتوانین چارەسەری ئەو بابەتانە بکەین کە پێویستە وەزارەتی پەروەردە بڕیارن لەسەر پرسیارەلی یەکەم و باشیش قسەم بۆکەی نازانم بابەتەکەش پەیوەندی تۆ لەو دیۆ باسی سیاسەتە کرد لەم دیۆ باسیش قسەکە ئەوەیە بەشێکی زۆرمان هەمومان هاوڕاین لەسەرەوەی کە میدیا لە کوردستانە لە ئێستاە ڕۆڵێکی گرنگی هەیە لە ئاراستەکردنی کۆمەڵگا قسەکە ئەوەیە بەڕاستی جەنابیشتانێمە کە بە شخصی جاروبار قساکەین بە تەلەفۆن و بۆ ئەوە ینی تێبینی زۆرتان هەیە لەسەر ئەدایی بەشێک لە میدیاکانی کوردستان بە تایبەت میدیا تەرفیەکان و ینی ئەو میدیانەی میدیای فەرمین ینی زۆر کاریگەری نەرێنیان هەیە ئیشەڵا دوای کۆرۆنا ئیش لەسەر ئەوەشەکەن کە خەڵکە مختەسەکەتان بە دیار شاشەکانەوە دانیشە ئیتر ئەو ژەهرە بڵاو نەکاتەوە کە هەمومان گیرۆ دەین پێوە بڵام توێژینەوەیکی زۆر زانستی دقیقمان کردووە لە ناو وەزارەتی پەروەردە نەمان کردووە ڕازگۆ بم بەڵام متابعەتی جدیمان لەسەری هەیە وەکو چونکە فەرق هەیە لە بینی دراساتی عیلمی کە تۆ عینات وەربگری چەند پسپۆڕێکی بەڕێزرا بسپێری و عینەیەکی عیلمیت بداتێ لەسەر ئەم واقعە تۆ بڕیار بدەیت چونکە عیلمی قەرار عیلمێکی قورسەوە ڕاستی بەڵام متابعی جدیمان هەیە لە متابعاتی جدی هەندێک شتمان هەست پێ کردو کاریگەری میدیای ئەوەی کە پێوترێ میدیای تەقلیدی کە ئێستا هەیە و هەروە کاریگەری نیو میدیا سۆشیال میدیا ئەمە کاریگەریی زۆری هەیە بەڕاستی و شوێنی دیکەش تەنها میدیا بەس حەسر نەکراوە لەوانە شوێنی دیکەش کاریگەری زۆریان هەیە بەڵام یەکەم هەمووی لە دەسەڵاتی وەزارەتی پەروەردە نیە دوو ئەمە پێویستە لە چوارچێوەی ئیتارێکی استراتیژی سیرکرێت چونکە مەسلەی ئەمە و کاریگەری لەسەر پەروەردەی تاک و هەروە کاریگەری لەسەر زیهنیەتی تاک و کاریگەری لەسەر تەنشیعی ئیجتیماعی تاک تەنها وابەستە نییە بە وەزارەتی پەروەردە دەبێت وەزارەتەکانی دیکە دامەزراوەکانی دیکە پارالێل بە کارەکانی وەزارەتی پەروەردە بێنە پێشەوە بۆ چارەسەکردنی ئەم سوپلتان نەرمە لە بینی وەزارەتەکانی تراپێتان وایە ئەمانی کە باسمان کرم دیاردانە ئەم کێشە کۆمەڵایەتیانە ئیتر ئیشی لەسەر بکەن من دڵنیام وەزارەتەکانی دیکەش بە جۆرەی توانای خۆیان نیسبەتە تەناسوب هاوکارە بن بەڵام بابەتێک زۆر گرنگە دەبێت هەر هەنگاوێک بەم ئاراستەیە کەنرا دەبێت وا لێک نەدرێتەوە بەرتەسەکردنی ئازادیەکانە دەبێت باڵانسێک ڕابژیرێت لە نێوانەوەی کە پێویستمان بە سیاقەکردنی کۆمەڵێک مەفهومی قورس هەیە یعنی پێویستمان بەسەر لە نوێ تعریفکردنەوەی کۆمەڵک چەمکی قورس هەیە بەڕاستی بۆ ئەوەی بتوانین اینجا ڕێکاری کردارەکی لەسەر وەربگرین بەڵام ئێستا من بێم ئەم بەرنامەیە لە فلانە کەناڵ باش نیە یان ئەم پرۆگرامە باش نیە ئەم فلانە بێژەر زیاد لە سنووری خۆی کاریگەری لەسەر تاک و هەموو تاکانی کۆمەڵگە دروست کردو مافیها قوتابیان و خوێنکارانی کوردستان ئەمە بە شێوازێکی میزاجی یان بە شێوازێکی شخصی لێک نەدرێتەوە پێویستمان بەوەی ئیتارێکی استراتیژی ئیتارێک چوارچێوەیەک بۆ ئەمان دابنین ئێمە لەگەڵ هەندێک لە ڕێکخراوانی دەوڵەتیەکان کە مختصن لە بواری پەروەردە خەریکین دەست و پەنجەمان لەگەڵم بابەتەندەرم کردو خەریکین ئەمانەوێ هەندێک کار بکەین بەڵام بە ڕەچاوکردنی واقعی کۆمەڵگەی خۆمان و بە ئەبێ ئەوەش بێت لە چوارچێوەیەکە تعریف بکرێ موسساتەکانی هەرێمی کوردستان
هاوتەری بە یەکتر ئەم بەرنمەیە جێبەجێ بکەن تەنها ئەرچی وەزارەتی پەروەردەنی دەسەکانە خۆش دەسەکانە خۆش ڕێزم بۆ میوان هەنا مفاجئ بوو داوای لێبوردنەکەین بەڵام کاتێکی خۆشە بێ کاگەلا خوار لەگەڵ بێ خوار لەگەڵ بێ باش بوو دوا قسەم بۆ بکە دکتۆر وڵام من دوا قسە دوور لە بابەتەکەمان یەک قسەی کاکالان وەرەگیرم بەڕاستی لای من گرنگ بوو ئێمە دوور لە چارەسەر ئەگەڕایی باش چارەسەر بێژگە لە یاسا کە جەختم کرد لەسەری دێت بە ئامادەکردنی زەمینەیەک کە بەها زۆر کورد دکتۆر هەموو ماوەی بەرنمەکەم یەک دەقەم ئەلێم ئەگەر خوزگا زانکۆەکانی ئێمە بەجددی پلانێک دانن کە ئەم پرۆژەی دەرچوون و هەموو ئەم ماستەر و دکتۆرایانە لە باتی تەنها بۆ ئەوە بیشەهادە وەرگرین فعلم بێن لەگەڵ وەزارەتەکان تەنسیق بکەن توێژینەوە لەسەر ئەو شتانە بکەن کەنەوەی جێگای بایەخن یعنی زانستەکان لە کتێب و دەفتەر وەرەقە دەربێنین بە عملی خۆی هەر توێژینەوە ئەکات لە باتی بلێت دزی لە هەولێر کە خۆ دەزانی تەنها بۆ دەرچوونە بێن لە وەزارەتی شتوکال لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی تر پرۆژە وەرگرن بیان دەنێ ئەنجامەکەی سوودی لێوەربگرین کاک دەرونون پێم وایە هەروەکو ئاماژەم پێکرد کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەیەکە کە خۆی خۆشنا بەڕاستی لە جیاتیەوەی ببێ بە بەشێک لە چارەسەر هەمیشە زۆر جار بۆ بە بەشێک لە کێشە ئەگینا لە بارودۆخێکی ئاوادا بوونمونە ئەوانەیەکەوە هەموو جیهان لە کۆڕۆناوە فێری بووەوەیە گرنگی هۆشیاری تاکە لەسەرەوەیکەوە چۆن نەتوانێت لە یەک کاتا ببێ بە هەڕەشە لەسەر خۆی و لەسەر بەرامبەرەکەی و لەسەر زەنەمان کات ئەتوانێت بێتە چارەسەرش کەچی ئێمە لەپاڵ ئەو هەڕەشەیەکەوە تێیان ئێمە بارڕبیشکەوترێن ئێمە ئێستا حالیان لە مەرحەلەی تەعایش مع ڤایرۆسین ئێمە بخۆمان بگوندێن لەگەڵ ئەوەیکەوە چون لەگەڵ ئەم ڤایرۆسە بژین لەبەرەوە هێشتا دیار نییە بە ڤایرۆسێکی تر بۆ جانی ڕێکەوە دووبارە کۆمەڵی کێشەمان بۆ خۆمان دروست کردووەکەوە ناتوان چارەسەر بکەون تێکمان دەستخۆش سی چرکە دکتۆرجان دو قسم بۆ بکە بە من زۆر کەمتر لە سی چرکە ئەگەر بمان هەوێ بەڕاستی هەنگاو هەڵێنین دەبێ خانەوادەی کوردی ڕێکخینەوە شێوازی ژیانی خانەوادەی کوردی جا لە گوندەوە کە کاک دکتۆر باسی کرد هەتا هاتووەتە مەدەنیەت هەتا ئەوڕۆ هەتا ئەو بارودۆخ ینی لە خاکە نازەکەەوە هەتا هەموو لایت و سارە هەتا خانەوادە ڕێک نەخەیەوە ینی ئێمە باسی حکوومەتمان کرد بەڵام سیستمی حکوومەتڕانی دەبێت لە خزمەتیەوە خانەوادەیەدا بێ هاوکاری بێ کە بتوانێت ڕێکی خاتەوە هەموو شتەکەش بە ئابووری جێبەجێ نابێت دەست سەرکەوتوو لە کۆتاییە هەر بەخسەکەی جوانخان کۆتایی بە بەرنمەکەیانم کە لە کاتێکا کە ڤایرۆسێجێت لە کاتێکا کە قەیرانێجێت لە کاتێکا کە ڕووداوێجێت کە خوازیار نین وابێ بەڵامی تر خوای گەورە هەر ئەوەی پێبەخشیوین کەیتر قەیران لە دوای قەیران ڕوودا و لە دوای ڕوودا و بۆمان بێت و بەرۆکمان بگرێت کۆرۆنا خەریکە داعشمان بیرە باتەوە شەڕی داعش خەریب و ئەنفالی بیرە بردینەوە ئەنفال و هەڵەبجە چوزانم ینی ئەمەندە قەیران لەم ناوچە ڕۆئات کە هەر کووردا بەرگەیەگرێت بەدەل لەم ڕوودا و قەیرانانە خۆشمانە بینەوە قەیرانێکی تر بۆ یەکتری تکایە با ئەو دوژمنایەتیە و ئەو دەمارگیریە و ئەو توندڕەویەمان لە ناو خۆمانە کەم بکەینەوە لە پێناوی بەردەوامی ژیانێکی باشتر بۆ هەریەکەمان ئەگەر نا بەداخەوە قەیران وازمان لێ نایانێ هیوادارم شتێکمان کردوێ کاتێکی خۆش سوپاس بۆ خۆش